دەکا بێگومان ئەوەی کە ئەو دەیڵێت شانازی پێوە دەکات ئێمە بە میرات لێ وەردەگرینەوە، هەمووی بەجێ دەهێڵێ. شانازی بە هەر شتێک و دەکات بێگومان خوای گەورە لێی دەسێنێتە وەکو میراتێک جێ دەمێنێت. کەسانێکی تر بە خۆیان دەیبەن، بۆیە ئینسان شانازی بە ماڵ و سەروەت و سامان و دەسەڵاتەوە نەکات، هەمووی کاتیە، هەمووی کۆتایی پێدێ. ڕۆژێک دێت چۆن میراتی باوکت بەرکەوت، ئەگەر میراتی هەبوو بێ بە هەمان شێوە مناڵەکانیشت میراتی تۆ دەبن. وەیەتینا فەردە، ئەوان دێن بۆ لای ئێمە بە تەنها، یەک بە یەک دێن بۆ لای ئێمە، کاتە ڕۆژێک دێت بە تەنها لە خزمەتی خوای گەورەدا محاسەبەت دەکات. ئەوەی بێدین بێ بێگومان خوای گەورە تۆڵی لێ دەکاتەوەی دیندار بێ خوای گەورە پاداشتی چاکی دەداتەوە. کەواتە هەمومان ئەو ماڵ و سەرۆت و سامانەی کە هەمانە، ئەو دەسەڵاتەی کە هەمانە، ئەگەر هەموو بانشانت نەجمە و داڵ و شمشێر بێ ڕۆژێک دەبێ لێتی وەردەگرنەوە، ڕۆژێک دێ کۆتایی پێدێ. ئەگەر چەندێ دەوڵەمەند بی ئەو پەڕی بەتانێکە تۆدا ئاڵێن دوای بەتانێکش فڕێدن، خامەکەیشت کفنەکەیشت خەڵکی خێرخواز کڕوێتی، ئەو تا هەموو شوێن مردوشۆرەکان دەیها و سەتەها تۆپ قماشی تایە، قماشی خام، هەمووی خەڵکی خێرخواز کڕوێتی. من و تۆ بەوانە کف نەکرین، بە ماڵەکەی خۆمان کفنەکەشمان بۆ ناکڕن. مناڵەکانمان بەجێ دەهێڵین، ئەم ژیانە بەجێ دەهێڵین، نە زۆر و نەکەم هیچ کەسێک شوێنمان ناکەوێ، لەگەڵمانە نایەتە ناو گۆڕەکەوە. بەخوا ئازیزترین کەسی کە خۆت کێت لە هەموو کە زیاتر خۆش دەوێت، تۆی خۆش دەوێت کە دایک و باوکتە، بەخوا لەگەڵتا نایە ناو گۆڕەکەەوە، سەرت دادەپۆشن و بەجێ دەهێڵن. تۆ ئەگەرێتەوە بۆ خزمەتی خوای گەورە بەتەنها. بۆیە عاسی کوڕی وائیل و هەر کەسێک تریش کە قسە دەکا و گاڵتە بە قەبر و قیامەت دەکا، ڕۆژێک دێت ئەوەی کە ئەو هەیەتی هەمووی لێ وەردەگرینەوە و بەتەنهاش دێتە ئەگەڕێتەوە بەلای خوای پەروەردگار. خوای گەورە باسی کافرەکان دەکات، بتپەرستەکانی شاری مەککە، دەفەرمێ واتەخەذوا من دون الله آلهة ليكونوا لهم عزا. ئەمان لە غەیری خوا جگە لە ئەڵڵا چەند خوایەکیان بۆ خۆیان داناوە، چەند بتێکیان داناوە دەیپەرستن بۆ ئەوەی عیزەت و ڕێز و حرمەت و شەرەفیان پێ ببەخشن بە حسابی خۆیان. ئێمە ئەمانە بپەرستین، ڕێز و حرمەتمان زیاد دەکات، بە ڕێز دەبین، بەڵام لە کاتێکان نەخێوان نییە. یعنی سبحان الله، تۆ تەماشاکە بە سەیری کە ئینسانێک کە ڕێگای خوای نەگرت چەندێ دوورە لە خواوە، دوورە لە عەقڵ و ژیریەوە. بتپەرستەکان بتیان دەپەرست، خۆیان دروستیان دەکرد، لە بازاڕ دەیان کڕی، ئەم بتیان دەپەرست، بەڵام ڕۆژێک داوای جوڵەیەکیان لە بتەکانی خۆیان نەکرد. ئەو باشە ئێوە بۆ ناجوڵێنەوە، ئەوە ئێوە بۆوان ناکەن، بۆوان ناکەن، بۆوان ناکەن. ڕۆژێک داوای بەڵگەیەکیان لە بتەکانی خۆیان نەکرد. بەڵام کاتێک کە پێغەمبەران دەهاتن سەلامی خۆیان لەسەر بێ، موعجیزەی گەورەیان پیشانەدا، هێشتا داوای ئەوەش داوای بەڵگیان لێ دەکردن. داوای بەڵگە لە بتەکان ناکەن، داوای بەڵگە لە پێغەمبەران دەکەن سەلامی خۆیان لەسەر بێ. کاتێکش کە بەڵگەکانیان بۆ دەهێنن، قەومی ساڵح وتیان ئەی ساڵح سەلامی خوای لەسەر بێ، ئەگەر تۆ پێغەمبەری عالەم شاخڕەقە لەم بەردە حوشترێکمان بۆ دەرکرد، بە ئەمری خوا حوشترێک دەرچوو بەچکەشی بوو، دوای ئەوەش کوشتیان و باوەڕیشیان پێ نەکرد، بەڵام داوایان لە بتەکانی خۆیان نەدەکرد، داوای بەڵگیان لێ نەدەکرد. ئەمەش بەڵگەیە لەسەر کە ئینسان ڕێگای خوای نەگرت، نە عەقڵی تەواوە، نە ژیانی تەواو، نە هیچ شتێکی تەواو نییە. چونکە خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێ ئەهلی دۆزەخ ئەڵێن وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير. ئەڵێن ئەگەر ئێمە بمان بیستایە و عەقڵمان هەبوایە، ئەهلی دۆزەخ ئەڵێن عەقڵمان هەبوایە و تێ بگەیشتینایە، عەقڵێکمان هەبوایە لە شت تێ بگەیشتینایە، ئێمە نابووین ئەهلی دۆزەخ. کەواتە ئێمە عەقڵمان نەبوو بۆیە بووین ئەهلی دۆزەخ. خوای گەورە سپاس بۆ تۆ کە حەمدە عەقڵێکی پێمان داوە،
خوا لێمان نەسێنێتەوە، چونکە عەقڵ گەورەترین نیعمەتی خوای لەم دنیادا. بۆ ئەگەر ئینسان عەقڵی نەبوو نوێژیشی لەسەر فەرز نییە، ئیمانیشی لەسەر فەرز نییە، چونکە عەقڵیتیان نێشێتە. ئەگەر ئینسان عەقڵی نەبوو ڕۆژووی لەسەر فەرز نییە، حەجی لەسەر فەرز نییە، زەکاتی لەسەر فەرز نییە. کەواتە ئەم ئیسلامە یەکێ لە مەرجەکانی ئەم ئیسلامە کە عیبادەت لەسەر فەرزەکە عەقڵە، کە ئینسان عەقڵی نەبوو پەنا بەخوا تەواو هیچ شتێک لە هەموو شتێک مەحرومە، هەم لە دین هەم لە دنیا. بۆیە کە خوای گەورە عەقڵی پێمان داوە، سپاس بۆ خوای گەورە، خوا بە تاک و تەنها دەپەرستین، عیبادەتی بۆ دەکەین، ئەوە سپاسی خوای دەوێت. کافرەکان کۆمەڵە بتێکیان داناوە بۆ ئەوەی عیزەتیان پێ بدەن، بۆی سەربەرز بن، بۆ ئەوەی بە حسابی خوایان ئێمە کەسانێکین بتەپەرستین. بەڵام خوای گەورە دەفەرمێ ئەوان دەڵێن ئەم بتانە پشتیوانی ئێمە دەکەن، دۆستی ئێمەن، بەڵام خوای گەورە دەفەرمێ کەللا سەیەکفوڕونە بعیبادەتیهم وەیەکونونە عەلەیهم ضیددا. کە ڕۆژی قیامەت دێت سوبحان الله شتەکان بیلعەکسە بێتەوە. چۆن؟ ئەوانەی کە لە غەیری خوا پەرستراون، حتى خوای گەورە دەفەرمێ ئینەکم وەما تعبدون من دون الله حەصەب جەهەنەمە ئەنتم لەها واریدون. ئەو کەسانەی کە لە غەیری خوا پەرستراون، ئەگەر بت بن، دار و بەرد بن، هەر شتێک بن، حتا خۆر و مانگ کە خەڵکی دەیپەرستێ، ئەستێرەکان ئەمانە حەدیث لەسەرە، خۆر و مانگ دەخرێتە ناو ئاگری جەهەنەم لە ڕۆژی قیامەتە. خوای گەورە خۆر و مانگیش دەخاتە ناو ئاگری دۆزەخەوە، بۆی ئەوەی کە خۆر و مانگی پەرستووە بێهیوا بێ، تەواو ئەخرێ ناو ئەپێچرێن و ئەخرێ ناو ئاگری دۆزەخەوە. خۆر و مانگ یعنی سوبحان الله جەهەنەمی پەنا بەخوا ئەوەندە گەورە بێ خۆر تێدا جێ بێتەوە، کە سوبحان الله شتێکی خەیاڵێ گەورەی خۆر. خوای گەورە دەفەرمێ ئەو کەسانی کە ئێوە دەیان پەرستن، ئینەکم وەما تەعبودونە، لێرە پرسیارە دروستە بێ، ئەی باشە خەڵکی پێغەمبەرە پەرستێ، ئەوە چۆنە؟ خوای گەورە دەفەرمی وەما، ئەگەر کەسی عەرەبی بزانێ وشەی ما لەگەڵ منە فەرقیە، من نەیفەرموو ئینەکم وەمن تەعبودونە، فەرمی ئینەکم وەما تەعبودون. وەما ئەو مایە بۆ غەیری عاقڵ بەکاردێ، واتە بۆ شتێک بەکاردێ کە ڕۆح لەبەر نەبێ، وەکو بتەکان، دار و بەرد، ئەمانە کە دەیپەرستی. ئێوە ئەو بێ ڕۆحانەی کە دەیپەرستن هەمووی بۆ ناو ئاگرە ئەگە تۆ بەنەکی. کەواتە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە بتەکان، ئەوانەی کە پەرستراون لە غەیری خوا، هەمووی دەخرێتە ناو ئاگرەوە، هەتا ئەگەر حەیواناتیش بێ. بەڵام عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، یاخود عوزەیر، یا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، یا پێغەمبەرانی سەلامی خوای لەسەر کە پەرستراون، ئەوانە ناگرێتەوە، چونکە ئەوان ڕازی نەبوون عیبادەتیان بۆ بکرێت. کەواتە خوای گەورە فەرمووی لە ڕۆژی قیامەتە ئەوانەی کە لە غەیری خوا ئێوە عیبادەتان بۆیان کردووە، لیان پاڕاونەتەوە، دەبنە چی؟ کەلا سەیەکفوڕونە بعیبادەتیهم وەیەکونونە عەلەیهم ضیددا، ئەوان دەبنە دوژمنی ئێوە. واتە ئەو پێغەمبەرانەی سەلامی خوایان لەسەر بێ، ئەو پیاو چاکانەی کە بەڕاستی ڕێگای خوایان گرتووە، ڕازی نەبوونە عیبادەتیان بۆ بکرێ، خوایان بە خەڵکی ناسانووە، لە ڕۆژی قیامەتە دەبنە دوژمنی ئەو کەسانی کە لە دنیادا عیبادەتیان بۆیان کردووە. شێخ عەبدولقادری گەیلانی ڕەحمەتی خوای لێ بێ، بڕۆ سەیری کتابەکانی بکە، وەڵڵاوەی کە ئەمڕۆ بەرامبەری دەکرێت، کە ئەویش مرۆڤێکە وەک من و تۆ، پیاوچاکێک بۆ ڕەحمەتی خوای لێ بێ، بەڵام نە خوایە نە شەریکی خوایە. وەڵڵاهی ئەوەی کە ئەو خەڵکەی بۆی دەکات، پەنا بەخوا لی دەپاڕێتەوە، داوای یارمەتی لە مردوویەک دەکات کە لە کاتێک ئەمە شەریک بۆ خوا بڕیاردانە، وەڵڵاهی بڕۆ سێ کتابەکانی کە دژی ئەوەیە، هەر لە دنیادا دژی ئەوە بووە. پیاوچاک چۆن ڕازی دەبێ خەڵکی عیبادەتی بۆ بکە؟ خوای گەورە دەفەرمی ئەوان دەبنە دوژمنی ئێوە، ضیددەن، دەبنە دوژمنی ئێوە. یەکێک لە معناکانی ضید دوژمن، دەبنە دوژمنی ئێوە، یەکێک لە معناکانیشی دەبنە بەڵایەک بۆ ئێوە، چونە بوونە بەڵایەک. ئەوان لە دنیادا عیبادەتیان بۆ غەیری خوا کرد، لە قیامەتە دەبنە بەڵایەک. لە قیامەتە بتەکان، ئەوانەی کە لە غەیری خوایش پەرستراون لە مرۆڤەکان، لە گیانلەبەران، لە هەموو شتێک، ئەڵێن ئێمە بە هیچ جۆرێک شەریکی خوا نەبووینە،
دژی ئەو کەسانە دەوەسن کە عیبادەتیان بۆیان کردووە تا بنە دوژمن دەبنە بەڵایەک بۆت دەڵێن شتیوانیە خوایەکەن خوای گەورە لە قورئانە باسێکە دەفەرمێ ئەی لە ڕۆژی قیامەتە بە عیسا پێغەمبەر دەڵێن سەلامی خوای لەسەر بێت ئەی عیسا خوای گەورە عالم و دانایە بەس بۆی بۆ ئێمە بیسەلمێنێ ئایا تۆ وتوتە بە خەڵکی خۆت و مەریەمی دایکت لە غەیری خوا بپەرستن ئەوش دەفەرمی خوایە یەخۆت ئاگاداری والله من خوایە خۆت ئاگاداری تەنها پێیان وتۆ عیبادەت بۆ خوا بکەن بۆ پەروەردگاری من و ئێوە من شتی وام نەوتۆ و خۆشت ئاگاداری خوایەگیان کە حتا لە ناویانە بووم تەنها بانگەوازم بۆ لای تۆ کردو کەواتە لە ڕۆژی قیامەتە ئەوەی پیاو چاک بێ و خواناز بێ دژی ئەو کەسەیە کە عیبادەتی بۆ کردو ئەوەشی خوانە ناز بوو بێ و خراپەکار بوو بێ ئەویش لە قیامەت هیچی پێ ناکرێت ئاڵێ چیم بە خۆم کرد و خەڵکیشم چی بەسەر خەڵکا هێنا کەواتە لە ڕۆژی قیامەتە خوات پەرست بێ خوای گەورە دەبێتە خۆشەویستی تۆ خوای گەورە لە ئاگری دۆزەق ڕزگارت دەکا و دڵخۆشت دەکات غەیری خوات پەرست بێ هەر کەسێک بێ دەبێتە دژمنی تۆ جا پێت خۆشە خوای گەورە دۆستت بێ لە قیامەت بەوەی عیبادەتی بۆ بکەی لە دنیادا یا غەیری خوا بپەرستی پەنا بەخوا ببیتە دژمنی خوا و دژمنی ئەوەشی کە پەرستیتە کامیان هەڵەبژێری ئینسانی عاقڵ دیارە چی هەڵەبژێری وەڵا خوایە گیان من تەنها ڕەزامەندی تۆم دەوێت بەس تۆ لێم ڕازی بە تەواو لە قیامەتە غەیری خوات پەرست بێ خوا دژمنی تۆی دەخاتە ئاگرەوە ڕقی لێتە و ئەوەشی کە پەرستتە بە هەمان شێوە ئەویش خوا ڕقی لێتی ئەگەر کەسێک بتێک بوو بێ شتێک بوو بێ ئەگەر کەسێک خراپ بوو بێ و ئەو کەسەش ئەو شتش ڕقی لە تۆیە خوش ڕقی لە تۆیە بەڵام ئەگەر خوات بە تەنها پەرست بێ تۆ خۆشەویستی خوای بە ئیزنی خوای دڵخۆش و بەختەوەر دەبیت خوای گەورە دەفەرمێ وەیەومە القیامەتی یەکفوڕونە بیشرکیکم لە ڕۆژی قیامەتە ئەوان دەڵێن ئێمە شتیوانی ئێمە شەریکی خوا نەبووینە ئێوە ڕاست ناکەن ئێمەتان کردو بە شەریکی خوا ئێمەی مردوو چین هەتا لێمان بپاڕێنەوە ئێمە شەریکی خوانین ئێمە بەندەی خواین کەواتە بزانە لە ڕۆژی قیامەتە چی فریاد دەکەوێت خوای گەورە دەفەرمێ ئەلەم تەڕە ئەنا ئەرسەلنە الشەیاطینە عەلە الکافرینە تەئوزهم ئەزا نابینی ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئێمە کافرەکان چیان بەسەرادێنین ئێمە ئەوەی کە کافر و بێدین بێ شەیطانەکانیان بۆ دەنێرین چونکە ئەوان دۆستی شەیطانن بە قسەی شەیطان دەکەن لەسەر ڕێبازی شەیطانن خوای گەورەش دۆستەکەی خۆیانی بۆ دەنێرێت دۆستی شەیطانەکە شەیطانە خۆی دۆستی شەیطانەکەی بۆ دەنێرێت چونکە هەردیان شەیطانن پەنا بە خوای گەورە ڕێگای شەیطانیان گرتووە خوای گەورە تەنها ئەو شەیطانە کافرانە دەنێرێ بۆ لای ئەو کەسانی کە عیبادەت بۆ غەیری خوا دەکەن بۆیە دەبینیت بە هەموو جۆرێک لەسەر ڕێگای خوا دەریان دەکەن تەئوزهم ئەزا دەریان دەکەن زاڵ دەبن بەسەریانە گوناه و تاوانیان پێ دەکەن ئەمە عقوبەیەکی خوایە بۆ ئەو کەسانی کە ڕێگای خوایان نەگرتووە تۆ ناڵێ من شوێنەکە تۆ شەیطانم دەی خوای گەورە شەیطانت بۆ دەنێرێ چونکە تۆ شەیطانت خۆشەوێ بزانە چیت بەسەرا دێنێ بۆی زیاتر لە قیامەتە ڕقە لە شەیطان بێتەوە بۆیە تەماشا دەکەی لە ڕێگای خوا دەریان دەکەن زاڵ دەبن بە سەریانە شەیطانەکان بێدینیان دەکەن بێباوەڕیان دەکەن لە ساڵی 2011 لە هیندستان بووم کۆمەڵێک خوای زۆریان هەبوو خوای نەوعی پەنا بەخوا یعنی سەی دکتۆری وای تیا بوو دووەم سێم دکتۆر بوو لە عالەمە سەیەکی بتێکەوە نێپەرست سبحان الله پرسیارم لە نەفەرێکیان کرد خوایەکیان هەبوو پەنا بەخوا ئافرەتێک بوو چوار دەستی هەبوو مناڵێکیش هەبوو لاشەی مناڵ بوو بەڵام سەری فیل بوو ئەگەر بینی بێتان لاشەکە لاشەی مناڵە بەڵام سەرەکە سەری فیل بوو مرۆڤێکە و سەری فیلی پێوەیە بەس مناڵ وتم ئەمە چییە وتیانەوە دایکی ئەم مناڵەیە وتم ئەی بەسەر هاتەکەی چۆنە تۆ سەیری کە سبحان الله شەیطان چی بەسەرهێناوە طبعا ئەو خوایە ئەو پەنا بەخوا ئەو بتەی ئەوان کە پێڵێن خوا دایکەکە و مناڵەکە معتەرەفترین بت و خوایە لە هیندستانە لە هەمووی زیاتر شوێن کەوتوی هەیە دەڵێت
شەیتان چی بۆیان دروست کردووە سەیری کە پیاوێک خێزانێکی هەیە ئەم حیکایەتە کە پڕە لە کوفر و بێباوەڕی ئەوان قەنەعەتی 100% پێێتی دەڵێن ئەم پیاوە خێزانێکی هەبوو باوکی ئەم کوڕە کە سەرەکەی فیلە لەگەڵ ئەو ئافرەتێک کە 4 دەستی هەیە دەستی ئاوە لەگەڵ 4 دەستەکەی دیارەکە ئەم پیاوە ئەڕوا بۆ شوێنێک سجنەکرێ ماوەیەک نایەتەوە کاتێک کە دێتەوە بۆ ماڵ تەماشا ئەکا خێزانی جلە شۆرێ دوای چەند ساڵێک سێرێکا گەنجێکی هەرزەکار تازە پێگەشتوو لە ماڵیانەیە ئەم حکایەتە درۆیە دوو لە ڕێی بەڕێزدا ئەویش بێ ئەوەی بڵێ بە ژنەکەی بڵێ ئەمە چییە ئەمە چی نییە یەکسەر مناڵەکە سەر ئەبڕێوەی کوژێت کە دایکەکە دێت ئەڵێ ئەوە چییە چیت کرد ئەو کوڕی خۆمانە کە تۆ ڕۆژتی من حامیلە بووم ئەو مناڵەکەمانە بۆ سەرت بڕی ئەڵێ وا مزانی هاتۆ بەلای تۆ سیرکە ئەمە 100% دوو لە ڕێی بەرەسان درۆیە بەس سەیکە ئەم بە چەند ملیۆن بە چەند ملیار خەڵک شوێنگوتوی ئەمانەیە خەم خورافیاتانەیە ئەڵێ چون بەلای ساحیرێک وتیان چی بکەین تازە مناڵەکەمان سەر بڕیوە ساحیرەکە وتی بڕۆنە ئەو ڕێگایە بوەستن لە فڵان ڕێگە هەر شتێک هات یەکەم جار حیوان بوو یا مرۆڤ بوو بیکوژن و سەری ببڕن و بیکەنە سەر مناڵەکە و چاکە بێت ئەڵێ کە یەکەم شتێک هات لەو ڕێگایەوە کە دانیشتن هات فیلێک هات فیلەکەیان سەر بڕی و سەریان کردە مناڵەکە و سەری چاک بوو ئیتر ئەمە خوایەکە بە حساب دەیپەرستن و زۆر مقەدەسە لای ئەوە یعنی سپاسی خوا بکە ئەو فکرەی لە مێشکی ئێمە نییە کافر ئینسانێک کە کافر بوو شەیتان زاڵ ئەبێ بەسەریە خوای گەورە شەیتان دەنێرێ بۆ لای ئەم ئینسانانە تۆ سێکە باوەڕت بە چی بێ خوایەکی تاک و تەنها نەپەرستی ئەو خوایە نەپەرستی کە ئەو مرۆڤەی دروست کردووە بچی خوایە بپەرستی بتێ بپەرستی کە خۆی دروست کراوە تا سپاسی خوا بکەین کە ئێمە باوەڕمان بەم خورافیاتانە نییە بەم قسە ناحەق و ناڕاستانە نییە مرۆڤێک مناڵە بپەرستی وەڵامە سەرەکەی فیلە و لاشەی مرۆڤە کۆمەڵی خورافیات سپاس بۆ خوا الحەمدولله ئێمە لەوانە دوورین خوای گەورە دەفەرمێ فلا تعجل عليهم إنما نعد لهم عدا ئەی محەممەد صلی الله عليه وسلم پەلە مەکە لە سزای ئەواندا ئەوان خوای گەورە ڕۆژێکی بۆیان دیاری کردووە زاڵمەکان بێدینەکان هەر کەسە و ڕۆژێکی دیاریکراوی خۆی هەیە ڕۆژێکی ڕەشی خۆی هەیە کە تێدا دەمرێت پەلە مەکە زاڵمەکان خوای گەورە ئەوان دەهێڵێتەوە بۆی گوناه و تاوانیان زۆر بێ بۆ ئەوەی عقوبەکەیان قورستر بێ سزاکەیان قورستر بێ بۆیە خەم مەخۆ پەلە مەکە ئەی محەممەد صلی الله عليه وسلم بۆچی کافرەکان و زاڵمەکان دەسەڵاتدارەکان هەندێکیان تەمەنیان درێژ دەبێت وەک باسم کە لەو تاری پێشوە بەخوا زاڵمەکان و خراپەکارەکان بەخوا یەک دقەیە زووتر بمرن بە قیامەتیان باشتر چونکە سزاکەیان سووتر دقە بە دقە شتەکانیان تاوانەکان زیاد دەکەن خوای گەورە مەجالیان پێدا ئینەما نەعود لەهم عەدە خوای گەورە تەمەنی ئەوان دەژمێرێ دیاری کردووە تاوانەکانیان هەمووی مەوجودە و ژمێررا و نووسراوە هەمووی حازرەکرێ بە قیامەت لە قیامەت هەموو کەسێک پاداشتی چاکەکان و خراپەکانی وەردەگرێت جا سپاسی خوا بکەین الحەمدولله کە ئێمە ڕێگای خوامان گرتووە داواکەم لە خوای گەورە میهرەبان بەردەواممان کە ئینشاڵڵا لە وتاری داهاتوە تەمەن باقی بێ باسی ئەوە دەکەین ئینسانی ئیماندار چۆن حەشر دەکرێ و ئینسانی بێدین چۆن حەشر دەکرێ ئەگەر خوای گەورە یارمەتی دەرمان بێت یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی یا ڕەبی خوای ئاخرمان بەخێر بگێڕی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵکەی خوایگیان کاتێ بمامرێنی خۆت ئێمە ڕازی بی لەسەر ئەم ئیسلامە بەردەواممان کەی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين